بێئاوی کەم ئاوی و شەپۆلی تووڕەیی خەڵکی ناڕازی. شەپۆلی ناڕەزایەتی دژی بێئاوی و کەم ئاوی لە ڕۆژهەڵات و ڕۆژاوا و ناوەڕاستی وڵات خەریکە پەرەدەستێنێت. قەیرانی بێئاوی و کەمی ئاو لە ئوستانی سیستان و بەلوچستانەوە گەیشتۆتە ئوستانەکانی تاران، ئازەربایجانی ڕۆژهەڵات و ڕۆژاوا و بۆتە هۆی تووڕەیی و ناڕەزایەتی زۆری دانیشتوانی ئەو ناوچانە. کەمی ئاو لە ئوستانی سیستان و بەلوچستان بەردەوامە. تاڵبان لە ئەفغانستان لە ناردنی ئەو بڕە مافە ئاویەی ڕووباری هیرمەندە کە ڕێکەوتنی لەسەر کراوە خۆ دەبۆیرێت. چەند ڕۆژ لەمەوبەر کۆماری ئیسلامی شاندێکی بە مەبەستی وتوێژ و سەردان ڕەوانەی ئەفغانستان کرد. ڕۆژی سێشەممە 24 گەلاوێژ هەواڵێک بڵاو کرایەوە کە تاڵبان بە گەرمی بە پیر ئەندامانی ئەو شاندەوە نەچووە و تەنانەت ئیزنی پێنەداون سەردانی بەنداوی کاجەکی بکەن. جگەل لەم ناوچە بێبەشڕاگیراوەی وڵات لە شارۆچکەی باغمیشەی سەر بە تەورێزیش خەڵک لەگەڵ بڕان و کەمی بەردەوامی ئاو ڕوبەڕوون. شەوی دووشەممە 23 گەلاوێژ دانیشتوانی ئەم شارۆچکەیە بۆ چەندومین جار لە دژی بڕانی درێژماوەی ئاو کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوەبرد. ڕۆژی چوارشەممە 18 گەلاوێژیش ژمارەیەک لە دانیشتوانی گوندەکانی سەر بە ئوستانی ئازەربایجانی ڕۆژاوا لە بەردەم چەند دامەزراوەیەکی دەوڵەتی کۆبوونەوە و بەرامبەر بە بڕانی ئاوی خواردنەوە بۆ ماوەی چەند ڕۆژێک لەو شارۆچکەیە ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان دۆخی سەرچاوە ئاویەکانی ئوستانی تارانیش زۆر باش نییە. ڕۆژی هەینی 20 گەلاوێژ ژمارەیەک لە هاوڵاتیانی شاری وەرامین لە ناڕەزایەتی بەرامبەر بە کێشەی بەردەوامی کەم ئاوی لەو شارە کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوەبرد. هەمان ڕۆژ دوای بڕانی 4 ڕۆژەی ئاو کۆمەڵێک لە دانیشتوانی ناوچەی ئالاردی ڕووباتکەریم لە یەکێک لە شەقامەکانی ئەو ناوچەیە کۆبوونەوە و بەرامبەر بە بڕانی بێکۆتایی ئاو ناڕەزایەتیان نیشاندا. هەواڵی مەترسیداری بێئاوی و کەم ئاوی کە لە دەوروبەر و ناوەڕاستی وڵات دووبارە دەبێتەوە کاردانەوەی جیاوازی لە ناو بەرپرسانی حکوومەتدا هەبووە. هێندێکیان خەڵک بە تاوانباری دۆخەکە دەزانن لەبەر ئەوەی گۆیا ئاوی زۆر بەکاردەهێنن، بەڵام بەشێکیان بە ناچاری هێندێک لە ڕاستیەکان دەردەبڕن. بۆ نمونە هاشم ئەمینی وتەبێژی پیشەسازی ئاوی ئێران ڕۆژی دووشەممە 23 گەلاوێژ لە کۆبوونەوەی پیشەسازی ئاوی وڵاتدا ڕایگەیاند کە لە ئێستادا 269 شاری وڵات تووشی کێشەی ئاو بوون. ناوبراودانی بۆدانا کە بەنداوی دۆستی مەشهەد لە دۆخێکی قەیراناویدایە و بەنداوی نەهەندی تەورێزیش لە دەستچووە. ماوەیەک لەمەوبەر لە راپۆرتی ئیتلاعاتی ناوەندی لێکۆڵینەوەکانی مەجلیسدا ڕاگەیاندرا کە قەیرانی ئاو هەموو سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی وڵاتی گرتوێتەوە. بەپێی ئەم راپۆرتە لە کۆی گشتی 609 دەشتی لێکۆڵینەوەی وڵات کە بەشێکیان تووشی ڕۆچوونی زەوی بوون، 420 دەشت وەک قەدەغە و قەدەغەکراوی قەیراناوی دادەنرێت. بێئاوی و کەم ئاوی یەکێکە لە کێشە جدیەکانی ئێران کە دەرەنجامەکانی لە ناڕەزایەتی و خۆپیشاندانی خەڵک لە زۆریەک لە ناوچەکانی ئێران و تەنانەت لە لێدوانی بەشێک لە بەرپرساندا بەدی دەکرێت. بەڵام کێشەکە لە ئێران تەنها کەم ئاوی نییە، بەڵکو تەنانەت ئەو ئاوەی بەردەستی شاخاوێن و شیاوی خواردنەوە نییە. تێکەڵبوونی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆی ماددە شیمیایی، مەعدەنی، بیۆلۆژیکی و فیزیکیەکان لە ڕێگەی پاشەڕۆی ماڵان و پیشەسازی و نەخۆشخانەکانەوە لەگەڵ ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەوی لە زۆریەک لە شارەکاندا بۆتە هۆی گۆڕانکاری لە ڕنگ و تام و بۆنی ئاودا. سفیدرود وەک پیسترین ڕووباری ئێران دەستنیشان کراوە، یان لەم دوایانەشدا پیسبوونی چۆمی ئەرز بە ماددە شیمیایە تیشکدەرەکان سەرنجی ڕای گشتی بۆ لای خۆی ڕاکێشە. سیاسەتی نادروستی کشت و کاڵی و پیشەسازی و نەبوونی ژێرخانی گونجاو و سەردەمیانە بۆ گواستنەوەی ئاوی خواردنەوە و هەروەها نەبوونی ئامرازی پێشکەوتوو ئەمڕۆیی بۆ پاکردنەوە و ڕیسایکلکردن یان سەر لە نوێ بەکارهێنانەوەی ئاوەڕۆکان، قازانج پەرستی و
نابەرپرسیارەتی بەشێک لە یەکەکانی بەرهەمهێنان و کۆنتڕۆڵ نەکردنی ڕژیم سەرچاوە و یەدەکە ئاویەکانی وڵاتی لەگەڵ مەترسی و دەرەنجامی کارە ساتبار بەرەوڕوو کردوێتەوە. گرنگترین بابەت بریتیە لە دروستکردنی ئەو بەنداوە زۆر و زیان بەخشانەی کە قەرارگای خاتمولئەنبیا بە مەبەستی بەدەستهێنانی داهات یان بە هۆکاری دیکە ئەنجامی داوە کە ئەمەش دۆخەکەی زۆر خراپتر کردووە. هەروەها دەوترێت کە لە ژێر هێندێک لە دەریاچەکان و تەنانەت دەریاچەی ورمێژ لیتیۆم دۆزراوەتەوە و لە ئەنجامدا سپای پاسداران بە ئەنقەست هۆکارەکانی وشکبوونی دروست کردووە. بەردەوامانەوەی دەسەڵاتی ئیسلامی گەورەترین مەترسیە بۆ سەر تەندروستی خەڵک و ژینگەی ئێران. دەسەڵاتێک کە کەمترین سەرمایه‌گوزاری دەکات لە بوارەکانی خوشکگوزەرانی و تەندروستی خەڵک و بەرگری لە ژینگەی ئێران. حکوومەت بە بڵاوکردنەوەی خوڕافاتی ئاینی، دژایەتیکردن لەگەڵ زانست و وشیاری، سەرکوت لە ناوخۆ و تێرۆریزم لە دەرەوەی وڵات، سەروەت و سامان و سەرچاوەداراییەکانی وڵات لە پێناو مانەوە و درێژەدان بە دەسەڵاتی تاقمێک دز و کۆنەپەرستی ئیسلامی گەندەڵدا خەرج دەکات. ئاکامی بەردەوامانەوەی حکومڕانی ئەم دەسەڵاتە سەرکوتگەر و نالایەقا هیچ شتێک نییە جگە لە پیسبوونی هەرچی زیاتری ژینگە و گەیاندنی زیانی کارە ساتبار بە تەندروستی خەڵک و مردنی زیاتر. بەرپرسان و کاربەدەستە گەندەڵەکانی کۆماری ئیسلامی بە تاوانبارکردنی خەڵک یان گەڕاننەوەی کەم و کوڕیەکان بۆ دوژمنی فەرزی ناتوانن خۆیان لە شەپۆلی تووڕەیی جەماوەر دەرباس بکەن.